سڵاوتان لێ بەخۆشەویستان، من چۆمان خسرەوم لە دیداری تایبەت لەگەڵتانم. دیداری تایبەت مژارە سیاسەکان تاوتەیەکە بۆ ئەم جارەی دیداری تایبەت لەگەڵ دکتۆر عومەر ڕەنگەنی وەکو مامۆستای زانکۆ بابەتێک تاوتوێیەکەم کە ئەویش گرفتە مێژوویەکانی کوردە لەگەڵ حکوومەتی عێراق، بە تایبەتی لە دوای دروستبوونی عێراق کورد چۆن دەرگیرە لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق، بە تایبەتی لەم دوایەوە کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی سۆمۆ بڕیار بوو هەناردە بکرێەوە. هەرێمی کوردستان ڕێککەوتنی کرد لەگەڵ کابینی نوێی محەممەد شیع سوودانی بە ڕێککەوتنێکی کۆنکرێتی تاڕاتی. ئەو لەمپەڕ و گرفتانی چۆن هێنراوەتە بەردەم هەولێر و چۆن بەغداد پابەند نابێ بە ڕێککەوتنەکانەوە. ئەو بۆعدێکی مێژوویە. مامۆستا عومەر ڕەنگەنی تاام پسپۆڕێکی لە پسپۆڕێکی سەرڕای مامۆسای زانکۆی پسپۆڕێکی ئاینیە، ئاینی شۆڕە بێتەوە بە تایبەتی کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی مەزەبگەرایە. چۆن دکتۆر لەم بابەتە بدوێن و بابەتێکی تقریبەن ئاینی کۆمەڵناسی بۆمان بدوێت. زۆر بەخێراتی دکتۆر. زۆر سپاس. زۆر سپاس. کۆمەڵگەی عێراقی لەگەڵ ئەم عەقڵێتە کورد لە ناچاریا هەمیشە چۆتە نێو ڕێککەوتنەکانەوە. پرسیارە گرنگەکە ئەمێ ئەگەر ڕێککەوتنەکە لە غیابی بوونی دەوڵەتە کورد چی بکات؟ بەناوی خۆی میهرەبان پێشەکی سڵاو لە ئێوە و لە بیسەران و بینەرانتان لە هەر شوێنێکن. دەربارەی کورد تەبعاً ئەو مێژووە کۆنە، بە تایبەتی دوای هاتنی ئینگلیز بۆ عێراق و ئیستیعماری ئەوروپی بەگشتی بۆ سووریا و بۆ ناوچەکە. ئەوە بوو لە لۆزانە سەرەتا کە دەوڵەتی عێراقی دروست بوو، کەرکووک لکێنرا بە عێراقەوە کە پیانەوە ئەو کاتە هەمووی ویلایەتی موسڵ هەموو کوردستانی باشوور دەکرێتەوە. لە سیڤەرە بڕیاروا بوو کە کیانێک بۆ کورد دروست بکرێ و ئیستیفتا بکرێ و ئەمانە هەمووی مێژوو و هەمووتان شارەزان ساڵی بڵێ لە 22 تا ئێستا ئەوە بوو. ئەو ڕاپرسی کە کرا فێ ئینگلیزەکان لەبەر تەمەعی کەرکووک لەبەر نەوت، ئەو ئیستیفتای کرا نە ئیستیفتای شعبی بوو نە ئیستیفتای حتا عشاریش بوو. تەنها بەو کەسانەیان وت کە سەر بە ئینگلیزن، ئەو سەرۆک عەشیرەتان خێڵانە ئەو کەسایەتیانەی کە وەلایان بۆ ئینگلیسە بوو ئیستیفتاکان بۆیان کرد، ئەوان ژووتیان بابینە سەر عێراق. طبعاً ئینگلیزیش ڕێک ئەوەیە ویست، یعنی لە پێشە ئیعازی دابوونێ کە کوردستانی ئەم باشوور ویلایەتی موسڵ ڕێک ئەوە مەبەستی ئینگلیز بوو کە بلیکێ بە عێراقەوە. ئەو عێراقی کە لە سعودیەوە مەلیشێکیان بۆیانە مەلیک فەیسەڵی یەکەم و دوایی غازی و دوایی تا ئاخر. طبعاً لێرە ئەوە بوو ئێمە شۆڕشەکانی شێخ مەحموود، بەڵام ئەوەی کە لە شێخ مەحموودی ئەدا بەڕاستی ئەو حکوومەتە عێراقی کە دروست کرا، چونکە ئەوان بەڵێنیان نابوو کە کیانێک بۆ کورد دروستکەن. ئەوەی کە لە شێخ مەحموودیە بەڕاستی تارەی ئینگلیز بوو هەڵ سلێمانی قەسب کرد و ئینگلیزەکان بوون لە دەربەنی بازیان شێخ مەحموودیان بەدیل کرد. ئەمانە هەمووی مێژووە، یعنی ئینگلیز نەیویست کوردستانی باشوور کیانێکی سەر بەخۆی هەبێت. ئەوە بوو شۆڕشەیەک لە دوای یەکەکان لە 32 شۆڕشی بەرزانی یەکەم و شۆڕشی بەرزانی دووهەم لە 44 و ئەمانە 42 و 44 و ئەمانەیە هەتا هاتە سەر شۆڕشی ئەیلول. طبعاً عێراق گۆڕا لە 58 لە مەلەکیەوە لە پاشایەتیەوە بۆ کۆماری. بەڕاستی عەبدولکەریم قاسم کەسێکی ئەڵێن باوکی کورد بووە یا دایکی کورد بووە، یعنی کەسێکی قەومی نەبوو بەو ڕەگەزپەرستیە، کەسێکی عێراقی و وەتەنی بوو و چەند ضابطێک، بەڵام لەگەڵ ئەوەیشا بەتەنها نەبوو، کەسی وەکو عەبدولسەلام عارف و نەتەوە پەرستەکانی لەگەڵا بوو. لە شۆڕشی 14 تەمووزە چەند کەسانێکی کورد بەشدار بوون، یەکیان لەوانە زەعیم عەلییان پێوت، عەلی خاڵا و چەند ضابطێکی سلێمانی و کۆیە و هەولێر بەشدار بوون. بەڵام سیر ئەوەیە کە شۆڕشی 14 تەمووز کرا، ئەوان هەر عروبەی خۆیان لە بیر نەچوو. پێم وانی شخصی عەبدولکەریم قاسم ببێ، بەڵام ئەوانەی لەگەڵ عەبدولکەریم قاسم بوون کۆمەرە زابط بوون، تەنانەت دکتۆر مستەفا زەڵمی بەشدار بووە و وێنەی هەیە بە دەمانچەوە کە بەشداری لە شۆڕشەکەیە کرد. دکتۆر مستەفا زەڵمی ئەو کاتەی ئیمام تابیر بووە، پلەی نەقیبی هەبووە، شتێکی وا بووە. یەکەم ئیجتیماع، یا کۆبوونەوەی سەرکردایەتی شۆڕش هەموو ئەو زابطە کوردانیان ئیزننا، کە بە تایبەتی لە شۆڕشی 14 تەمووزە چەند کەسانێکی کورد بەشدار بوون.
یعنی وەکو ئیجازە مۆڵەتیان دانێ مۆڵەتێکی کراوە چەند ڕۆژەچن با بڕۆن لە بۆی بەشدار نەبن لە وەکو سڕکردن بەشدار نەبن لە پلان و پیلانی خۆیان بۆ ئایندا زۆر باش بوو ئەوەیش ئەڵێ عێراق وەتەنی هاوبەشی کورد و عەرەبە لە یەکەم بەیانی یا بڵێن یەکەم دەستوری عەبدولکەریم قاسم بەڵام ئەمە بە قەومیەکان هەڵم ناکرا بەتایبەتی کەسێکی وەکو عەبدولسەلام عارف و ئەو کاتەش بەتایبەتی لە میسرەوە جەمال عەبدولناسر و قەومیەکان لە پشتیان بوون ئەو بوو شۆڕشی هەشتی شوبات کرا کە شۆڕش نەبوو بە کودتا بوو کودتا ئەوە کرا عەبدولکەریمیش وەلانرا عەبدولکەریم قاسمیش هەڵەی زۆری هەبوو کابرایەکی جۆرێک لە تاگڕەو بوو طبعا ئەوانە هۆکار بوون بۆ شۆڕش مەبەستم چییە لێرە ئەو بۆعدە مێژویە بەڵام قوڵتر لەوە دکتۆر بۆ کۆمەڵگەیەکی عراقی ئەمە کە سەیرەکەن سەرڕایەوەی کە دابشکردنەکە دابشکردنێکی تقریبا نتوانین بڵین نەعەقلانیە بۆ ئەمە کوردە ئەمە شیعێ ئەوە سوننیە سەرڕای ناوکۆکە قوڵەکانی نێو خودی شیعە و سوننە بە بۆعدە مێژویەکە و نەهاتنەوە لەگەڵ کوردیشە ینی ئەمە ئەیبینەوە دکتۆر چۆن ڕوانگەیەکی سۆسیۆلۆژیمان بۆ بەرچاوە خاتەوە من یەک شتیکە ئەڵێم هەرچەند زۆر لەو مێژوەی 100 ساڵەمان وت بەشێکی بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین عێراق شوێنێکی گرنگی هەبووە لە مێژوە هەردەم سەرچاوی ململانێ هێزەکانی ناوچەکە بووە مەسەڵەن بۆ نمونە سەردەمێک ئاشوورەکان سەردەمێ بابلیەکان ئەمانە دائیمەن خەریکی یەکتر سڕینەوە بوون و میتانیەکان و میدیەکان یعنی ئەمە سەرچاوەیەکی قوڵی هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست چونکە عێراق گرنگە بەلەد الفوراتەینە دجلە و فورات ئەمە گرنگە طبعا ئەمە چیت بۆ دروستەکە لە ناخ لە باگڕاوەندی تاچی عێراقیە هەمیشە ململانێ و کێبەرکێ و ڕکابەری هەیە ئەوەمان لەبیر نەچێت بڵێ ئەو سروشتە دروست بووە بە بەردەوامی یەکتر سڕینەوە مەسەلەن لەوەتەی دەوڵەتی میدی کە دەوڵەتێکی کوردی بۆ گومانی تیانەوە پێشەوەیش میتانیەکانیش هەر کورد بوون بەڵام لە نزیکترین تاریخ بڵێن لە پێشمیلادەوە میدیەکانن کە سڕاونەتەوە ئیتر ئەوانەی کە هاتوون جارێککە یعنی حسابی ئەوان کە جارێککە نابێ میدیەکان بێنەوە سەر ئەم خاکە یا خاوەنی کیان بن یا خاوەنی دەوڵەت بن ئەمە تا ئێستا هاتووە بەڵام کێشە ئینگلیزەکان شتێکی زۆر سەیریان کرد لە عێراقا حەزەکەمەوە بزانین ئەڵێن گوایە زۆرینە سونەیە هەرچەند من زۆر لەگەڵەوە نیم چونکە ئەگەر کورد بە سونە حسێ بکەین لەگەڵ عەرەبە لەوانەیە هاوتا بن یا تۆزێک فەرق هەبێت بەڵام دوو پێکاتن ئەم عەرەبە ئەو کورد بەڵام کاتی هاتن چیان کرد 2010 سونە بوو سەیری ئەخڵێتەکە قوڵتر لەوە ئەو جیاوازی ئەوان هاتن عێراقیاندایە دەست سونی مەزەبەکان وبیزات لە جەماعەتی شەریف حسین کە لە سعودیەوە هاتن بۆ ئەوەی ململانەکە هەر بەردەوام بێ هەتا سەدام حسین ئێمە ئەڵێن عێراق بەدەست سونەوە بووە ئەم سونانە ڕەحمیان بە کورد نەکرد کە ئێمە سونەی یعنی عەبدولسەلام عارف ها بە هەموو هێزی خۆی کوردی سەد کورد ئەوەی لە سلێمانی کردی دەوری 300 کە زیینگە بە چاڵ و ئەم هەموو کوشت و بڕی لە سلێمانیا کردی بەڵێ بەڵام سێرەکەی عەبدولسەلام کاتێکە لەبەرەوەی هین کرد طبعا دوای عەبدولکەریم بەحسیەکان هاتن بەڵام عەبدولسەلام مجاملەی کردن بەڵام خۆی کەسێکی زۆر تەعەسوبی قەومی هەبوو بەحسیەکانی لایە و خۆی هات ئەو کاتە پەنای برد بۆ کورد ئەوە ئینەکەی ئێمەیە پەنای برد بۆ سەرکردایەتی کورد کە ئەمانەوێ مفاوەزاتکەین ئەوە بوو بە درۆی ئەعلانی لامەرکەزیەتیان کرد بەڵام هەمووی درۆ بوو بەس بۆ ئەوەی هەر کاتە عێراق ئەو کاتە نقطە زای ینی لە ناچاریە کە ئەبینێ ضعیفە بۆ ئەوەی جێپەی خۆی لە بەغا تونکە دێنەوە بۆ لای کورد مفاوەزاتەکەین شعبنا الکوردی العظیم ئیخواننا الئەکراد ئەم شتانە بەکارێنن تا ئەوەی جێگەی خۆیان جێپەی خۆیان قایم دەکەن دوایی دیسانەوە هەمان تاس و حەمان جەنابەت باسی اتفاقیە ئازاری کرد طبعا بەحسیەکان جارێککە لە 67 عەبدولکەریم عەبدولڕەحمان عارفیان وەلانە لە حەڤەی تەمووزە هاتن دوای حەڤە و سی تەمووزەکەەوە بوو هەندێک قەومی و کەسیکان لەگەڵا بوو لە سی تەمووزە ئەوانیشان وەلانە عەبدولڕەزاق نایف و چێوچێ ئەم جارە دامزانی هەروە ئاسان نییە چونکە پێشینەیەکیانە بوو خەڵکی عێراق زۆر بەحسیان خۆش ناویست چۆن شوێنپێی خۆیان قایم بکەن شۆڕش لە کوردستانە هەبوو هاتن بە تایبەتی
خودی سەدام حسین بۆی شوێن پێی خۆی قایمکە زیاتر پەنای هێنا بۆ بارزانی مستەفا داوای مفاوەزاتی کرد تەنانەت دەڵێن وەرەقە هاتنە شاخەکان هاتنە شاخەکان بۆ لای ئەلێرەوەیە کورد هەمیشە دکتۆر لەگەڵ تەبەن سەرەتای بەرنامەکە دەستپێکە ئەوەم بود یعنی لە ناچاریەیە کورد ئەڕواتە ڕێککەوتنەکەەوە ئینا وعی هەیە مێژوو ئەمەی بۆ پشتڕاستکردوونەوە ڕێککەوتنەکان لەگەڵ باغدایە ینی ڕێککەوتنێکن لە ناچاریە یاخود کێشەی ئەمەی کورتێکە کێشەی ئەم جیۆپۆلیتیکەیە کە کوردستانی باشوور بە تایبەتی ئێمە کاڵین کورد کراوین بە 4 پەرچە لە 4 پارچەکە یعنی دراوینە دەست سێنەتەوەی ڕەگەس بەرز بەڕاشی بەتەواوی چ عەجەمە چ تورکە چ عەرەبە ئیترەوەیش لە بەشی ڕۆژئاوایش کە لە سووریایە هەر عەرەبن فەرقی نییە ئێمە دراوینەتە دەست ئەمانە یعنی جیۆپۆلیتیکی کوردستانی باشوور سنوورەکانی باشوور سنوورێکمان نییە بڵێن ئەمە غەیری نەیاری کوردیتیایە خۆزگە مەسەن سنووری ئێران کوردیتیانە بواە بڵین ئەو سنووری ئێمە ئەو وڵاتە کورد نەبووایە ئێمە جاروبار دەستمانە گر بە شتێکەوە بەڵام مشکلەکەوەیە ئێمە چواردەورمان بە نەیار گیراوە طبعا شۆڕشی کوردیش هەروە ئاسان نییە ئەو کاتێک لە 1970 تۆ سیرکە 8 ساڵ 9 ساڵ شۆڕشی کورد بەردەوام لە شەڕایە لەسەر ئەرچی چێ لەسەر ئەرچی ئەو جوتیارە فەقیرانە طبعا بەیان 11,000 گرنگە من دەستکەوتێکی مێژوویە لە دوای 2020ەوەی یەکەم دەستکەوتە کە بۆ کورد بە تایبەتی لە باشوورە هات پێێتە دی اعتراف بە زمانی کوردی و تقریبا جۆرێک لە سنوور بەڵام سنوورەکە بە ناتەواوی ئەوەی کێسە لە دەرەوەی هەرێمی کوردستان پێڵێن سنوورەکانی دەرەینە ناوچە کوردەکانی دەرەوەی هەرێم ئەو کاتێش تقریبا ئەوەی هەرتیانە بوو بەڵام هەم شۆڕش حەسایەوە بەڵام ئەوە شتێکی باش بوو کە شۆڕش بحەسێتەوە و تەنزیمات بێتەوە ناو شارەکان و خەڵک ئاشنا بێتەوە بە سەرکردایەتی خۆی ئەگامان لێوێ ئێمە ئەو کاتش گەورەترین لاوازی ئێمە ئەوە بوو هێزێک هەبوو لەگەڵ بەغا بوو ئەو هێزە پرسیلاح بوو ئەو هێزدە تەنانەت دەبابەشیان ئەخستنە بەردەم هەرچەند خۆیان لیان ناخوری بەڵام هێزی حکوومەتیان لەگەڵا بوو ئەوە خراپترین هێزی کوردی کە هەمیشە ئەو ناتەبایانی خراپترین لەمپەر لە بەردەمی شۆڕشی کوردە هەمیشە ئەوە بووە کە بەشێک لە کورد بەشە لە کوردەکە کێشە نییە ئەگەر کەسێک وەکو شەخص بچێت لەگەڵ حکوومەتا ئیشکا وەکو عشیرەتێک ئەم جارە وەکو هێزێکی سیاسی وەکو فکری قیادەیەکی ئایدۆلۆجی و قیادەیەکی منەظەمی هەیە کە دەچێت دەست خاتە ناو دەستی نارەکەت بۆ ئەوەی تۆ نەبی بەهیچ طبعا لەو کاتەیە لە بەیانی ئاغزەی ئازار بەعسیەکان تێگەیشتن کە ئەو هێزەی لەگەڵ یانە ڕاستە هێزێکی تیار بوو من خۆم بەبیرمەوە لە ناو سلێمانی شابوو هێزێکی تیار بوو هێزێک بوو کە بە تەنزیم ئیشیانە کرد بەڵام سەیریان کرد ئەو هێزە نەیتوانی چونکە زوروبەی خەڵک چونکە خەڵک لەگەڵ شۆڕشا بوو خەڵک خوێندنەوەی لە ئێستا زۆر باشتریان هەبوو هەرچەند ئەو کاتە خوێندەواری وەکو ئێستا نەبوو هەر حکوومەتێک لە عێراق حکوومەتی وەتانی نییە ئێستا ئێمە دەڵین ئێمە هاوڵاتی عێراقی کەواتە ئەبێ هاوڵاتی کورد تورکمان کریستیان عەرب ئەبێ هاوتابن لە مافوو لە ئەرکە بەڵام هیچ حکوومەتێک کاتۆتە سەر ئەرگ لە عێراق لەو ڕوانگەیەوە سەیری هاوڵاتی بوونی نەکرەوە سەیری ئەم نیشتیمانی نەکرد هەردووبارە عقلێتەکە عقلێتێکە عقلێتێکی شۆڤێنیە عقلێتێکە لەوە هاتووە کە من سەردەستەم بەڵێ خەڵکی کە خزمەتکارمە تا هێزە بێ پێی شەرمە پەنا بەرێ بۆ یاسا بە حکمی کۆمەڵاسی عراقی خودی علیوەردی پێی شەرمە ینی پێی شەرمە بە تایبەتی دکتۆر ئێمە باسەکەمان لەوەیە کە چۆن حکوومەتە یەک لە دوایەکانی عراق پابەند نابن بە ڕێکەوتنەکانەوە ئەگەر نا ئەمە کە دەیخوێنینەوە دەیبیستینەوە دەستوری عراق لە 2005 نووسراوەتەوە ئەنی ئەڵەن یەکێکە لە دەستورە ناوازەکان بە تایبەتی کە مافەکان بەڵام عیبرەت لە چیایە پرسیارەکە لەوەیە سیرکە ئەرە ئەم حکوومەتی بەغایە کە کاتی هەستی کردی تر توانای باشی هەیە و ئیمکانیاتی عسکەری و مادی ئەوەیە
هەر لە 72 پاشگەز بۆەوەی کە کۆمەڵێ بەناو مەلای نردبوو ئەوەی بارزانی نەمەر تیرۆرکەن دروست هەر ئەوە خۆی پاشگەز بوونێ پاش ساڵێک یا ساڵ و نیوێکلەوە دوایەوە ئەوە بوو لە 75 وتی بەڵێ ئێمە حکمی زیاتی ئەدەین بەڵام ناوی شنگال و زمار و خانەقین و کوێ نەبن ئەوە بوو پاش هاتوچوویەکی ژێر زۆر کاگیدریس دکتۆر مەحموود و کاک مەسعود چوونە بەغاو هاتنەوە هەر وەفدەکانە چوون و خیگرن قفڵی کرد سەدام قفڵی گوتی هەر ئەوەیە گەرەکتانە ئەوەیە و گەرەکتانە ئەوە نییە ئیتر شەڕ دروست بووە لەو شەڕش سیرکە یعنی شۆڕشی ئەیلول ئێستا زۆر قسە ئەکرێ لەسەر شۆڕشی ئەیلول ئەگەر مەزن نەبوایە ئەگەر قیادەیەکی سەرکردایەتیکی بەهێزی نەبوایە ئەوە نەئەکرا سەدام حسین تەنازولی کرد لە نیوەی شەط العەرەب بۆ ئێران سەدام حسێنێکی بەعسی بڵێ ینی بەو فکرە فاشیستەوە دقیق تەنازلی کرد لە شەط العەرەبەوە بوو بە خلیجی فارس تقریبا نیوەی زیاتر لە 200 کیلۆمەتر لە منطقەی لە خانەقینەوە تا عەمارە ناوەکانم لە سەیف سەعد و نازام کوێ تەنازولی لەوە کرد تەنازولی لە زۆر شت کرد لە خاکی عێراق کە ئەخۆی سەدام خۆی بە وەتانی ترین نیشتیمان پەروەرترین کەس دەزانێ خۆی بە عروبی تر کەس دەزانێ بەس لە پێناوی ئەوەیە خەڵکی وڵاتەکەی خۆی زەلیلکە کە کوردەکانن و شۆڕشەکانی لە باتری ئەوەی بێ مفاوزاتەکە وەکو خۆی جێبەجێ بکە لە باتری ئەوەی بێت یعنی دەستکەوت بابە سازش هەر خۆی واجبە لەسەری وەکو ڕئیسی وڵات دەبێ لەگەڵ هەموو هەوڵاتیانە وەکو یەک بێ لە باتری ئەمە ئەڕوا تەنازولەکە بۆ ئێرانی دژمنی خۆی لە نیوەی شەط العەرەب لە بەشێکی زۆر لە خاکی عێراق و هەندێکی لەوانە پیا پێ بڵم بیری نەوتی بوون ئەوە بوو نەتیجە خۆی هەستی بە نەدمان کرد ئێوە بوو 8 ساڵ جەنگی عێراق ئێرانی لێکردەوە 1 ملیۆن ئێمە دەبینین چی کرا لە جەزائیر ینی سیرکە کابرای باش دکتۆر ئێمە زۆر زار من ینی پرسیارەکەم لەوە بوو ئێمە ینی هەزارانی وەکو دکتۆرمانەیە ئەم تاریخی ئەزانێ حتمما ڕایەژی پێکرێتە ڕەحقاتە بەردەم سیاسەکان ئەوەی لە ڕووی پراکتیکەوە ینی ئۆکەی ئەمە ئەم تاریخی ئەزانی خودی عەرب دەرکەوە کاکە حتا مافەکانی کورد ینی نەدا دەمیشە دەرگیری ئەو گرفتارە قوڵانە ئەبێتەوە ینی دانی لە نمونەی ئەوەی کە کاک دکتۆر وتی شەط العەرەب ئەی بە شەط العەرەب ئەەکەی تەخلیجی فارس لە هەمان کاتە 8 ساڵ جەنگی عێراق ئێرانی لێک ئەمانە خودی بیرمەندانی عەرەب لە کەوانەیەەکە بیریان لەوە نەکردوەوە تاکەی لەگەڵ کووردا کێشەکە ئەوەیە ئەمانی کە حکومەکەن لە لای عەرەب بیرمەند نین بەڵام منیش وتم لە کەوانەیە پێش ئەوە پێش لە کاتی عەبدوڕەحمان عارفە عەبدوڕەحمان بەزازە بوو دکتۆرای هەبوو لە یاسایە کتێبێکیشی هەیە لەسەر بەناوی ئەلقەضیە الکوردیە باسی حەلەکات خەڵک هەیە بەڵام ئەو خەڵکە بیرمەندە دەسەڵاتیان بەدەست نییە یان نزیکە بنەوە لە دەسەڵات و لیان نەدرێ حەزەکەمەوە بزانی سەدام حوسێن نە سیاسەتمەدارە کابرایەکی خۆپەرست دروست کابرایەکی بیر کورد بوو ئەگەر بیر کورد نەبێ شۆڕشی کورد و بەرزانی هیچیان ناویست لە عێراق بەس ئەویان نوویست هاوڵاتی دەرەجەیەک بن وەکو هەر هاوڵاتی ئەودانی کوردستانیانەوت سنوورێکمان هەبێ ئەمەی کە کوردستانە زوڵممان لێ نەکرێ بە عەرەب نەکرین بە بەعس نەکرین بە نازانم چی نەکرین یعنی ئەوە داواکاری هەمووی ڕەوا هەموو سروشتیە ئەوە بوو لە 75 لە مانگی ئازاری 75 هەواری بۆ میلیۆنێک کە 32 ساڵ نازانم چەنە جەزائیر دژی فەڕەنسا جەنگان ئازادیان بەدەستیانە یەت ئەم نێوانگیری ئەکا لە بینی سەدام و شایە و ئەو پەنگە بە کوردین بەڵام کێشەکە لەوەیە ما بس لە نسکۆیە ئەو کاتە لە جەزائیر ڕێکەوت ناکرێت یعنی لەو کاتەیە لە لوتکا بوون بەڵام لە بیرمان نەچێت خەڵکێکی زۆر لە ئێران بوو خەڵکێکی زۆر پێشمەرگەیەکی زۆر لە خستەخانەکانی ئێرانە بوو یعنی بەردەوامیدان بە شۆڕش لەوەیە دیارە پاش هێنان و بردن و بگرە و بەردەی خۆدکوشیەکی واقعی نەئەکرا یعنی من ئێستا زۆر لەسەر ئەوە خوێنمەوە ئینەکانی هەژار هیچێ ئەخوێنمەوە هەچەند بیری لەکەمەوە ئایا دەکرا بەردەوامی بن بە شۆڕش
بێگومان من پێم وایە نەئەکرات چون بەڵام کە ئەو تاریخی ئەخوێنینەوە دکتۆر ببەراتمە نێوخسەکە یعنی ئەکرێ بڵێ شۆڕشی کوردی و کاتە ئیسێکی کرد وەسانێکی ئیسراحەتێکی کرد هەر بۆیە بە خێرایی هەسایە بڵێ من پێم وایە ناچاری بوو کە لەو کاتەیە چونکە یەکشت پێ بڵم لە کاتێکا کە تۆ لە لوتکای یەکسەر دەتێن نەخوارەوە هەروە مقاومەت و ڕوبەڕووبوونەوە ڕم بێ بۆ قاعیدەکە ئاسان بێ بەڵام بۆ خەڵکی دەوروبەری ئاسان نییە یعنی لەوانەیە ئینهاریشی گەورەتر لە ڕووی نەفسی و دەرونی ئەمەوە لە بۆیە ناوی لێنران نسکۆ بڵێ یعنی من زۆرە خوێنمەوە بۆ بەڵگەی شەگەڕم بزانم بۆچی بەڵام کە وردەکاری ئەەکەم گەیشتومەتە ئەوە کە نائکرا بەردەوامی بە شۆڕش بیرێ پێویست بەوە بوو کە جارێک کە ڕابوەسین بۆی هەلومەرجێکی نوێ بێت مەسەلەکە لێرایە دکتۆر ینی کورد ئەڵێ ئەو باڵندە ئەفسانیە قەقنەسە هەمیشە سوتێزی نوێ بێتەوە ینی لەوان نییە بۆ نمونە لە ڕادەستکردنی نوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆ لە 3 مانگە ینی ئەو بیرکردنەوەی هەبوو کە دەست بخرێتە قورقڕاگەی هەرێمی کوردستان ینی پرسیارەکە لێرایە کورد ئەگەر ئەم ڕێکەوت ینی ئەچێت نێو ئەم ڕێکوتنان و ڕێکوتنەکانیش ئەشکێن لێ پرسیارەکە لەوێ بۆ ئەچێت طبعا ئێمە ئێستا بینە سەر لە ئێستا واقعی لە دوای 2023 یعنی تۆزی خۆش باوەڕی خۆمان بەشێک لە نەکسە بڵێن نیسکۆی ناوئەنەی بەشێک لە ناتەبایی خۆمانی بەڵێ بەشێکی زۆریشی خۆمانی چونکە تۆ دایمەن لە بەرامبەر هونەری بۆ خۆی مفاوزات یا گفتوگۆ یا دیالۆگ بۆ خۆی هونەرە زانستیشە بۆ خۆی ڕێککەوتن سیاسەتە بڵێ زانستیشە هەلومەرجێکی باشات بە وجودی ئەمریکیەکان طبعا ئەمە هەروە بە بەلاشیش بەدەست ناک ئەمە دەستکەوتی 180,000 ئەنفال دەستکەوتی هەڵەبجەی 5,000 6 هەتا 8,000 خەڵکی هەڵەبجە کیمیاباران 5,000 بەرزانی نازانم چی مێژوک لە قوربانی بەڵام ئێمە لە کڕۆکە ئایبینینەوە گەمەکە وایە دکتۆر لە کڕۆکە ئایبینینەوە ئەو عراقی کە لەلایەن ئەمریکاوە داگیر کرا درێ دەست ئەم ینی ئەتوانین پێ بڵین ناسیاسی بۆ ینی بارتەقایەمە ئەمە ئەبینینەوە لە عراقا چی ئەگوزارێ ئیتر لایەنی مادیە ژێرخانە سەرخانە بە تایبەتی ڕوانگەیەکی ئەمنی هیچ کە شارەزانەوە ئەڵێن ئەمریکا لەسەر سینیەکی ئاڵسینیەکی ئاڵسنی پێشکەش بە ئێران کرد دروستواکە ئەمە ئەبینینەوە میلیشیاکان بەڵام ڕەنبێ ئەوە بەرژۆندی ئەمریکاش لەوەدا هەبێ بۆی ئاژاوە لە ناوچەکە بێ بۆی بەڕاستی ئەمریکا خوێندنەوەیان قوڵە بۆ سیاست لە هەلومەرجەکە حەسەن عەلەوی ئەڵێ ئێمە کە بەحسیەکان هاتی ئەڵێ جئنا بقطار ئەمریکی ئێمە بە شمە نافرێکی ئەمریکی هاتینە سەر حکم ئەلم ڕۆژانە گوێم لە عەبدوڵڵا نەفیسی بوو ئەڵێ سەفیرێکی عێراق ئەڵێ پیان لە کوێت پیان وتم پێش ساڵێک وتیان بەحسیەکان دێنەوە معنای وایە ئەمە بنەمای قوڵی هەیە واتنەوەی بەحسیەکان و بۆ لابردنی بەحسیەکان کە ئیشان پێناگە مخابەتەکانی ئەمە مەسئلەیەکە بەڵام ئەمە شتێکی باش بوو و ئەو دەستورەی ئەڵێ تا ڕادەیەکی زۆر باش بوو بەڵام گرنگ ئەوەیە دیموکراتی لەسەر وەرەق نییە دیموکراتی کەسی دیموکرات خواز کەسی مرۆڤ دۆست دەبێ سەرپەرشتی بکا بیبا بەڕێوە ئەم هێزانی کە هاتنە سەر حکم لە عێراقا بەداخەوە ئێمەی کوردیش دەورمان زۆر بوو لەوەی عێراق دروست بکەینەوە سەردەمانێک جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال لە بەغداد لە هەوڵی ئەوەدا بوون عێراق دروست بکەنەوە ئەوان ماڵەکانی خۆیانیان لە ناوچەی سەوز پێ ناپاراسترا هێزی پێشمەرگە لەوێی پاراستن بەداخەوە ئەمانە کە هاتنەوە ئێستا دیسان هەستەکەن بەقووە بەڵام دکتۆر بۆ نمونە دوو کەسایەتی کە سەرۆک بارزانی و ڕەحمەتی جەلال تاڵەبانی ئەم دەستوریاندا ڕشتە لە ئەنتەرناتیڤە چی بکرایە ینی بۆ نمونە کە ئێمە ئەڵێن حکوومەتی عراقی فیدراڵی واتای حکوومەتی عراقی فیدراڵی ینی بەشداریکردنی دوو ینی عەرەب و کورد پێکەوە بە هاوبەشی بە یەکسانی خناڵم یعنی ئێستا ئەو قیادەی دیراوەتە دەست کەسانێک بەڵێ ئەو هەرگیز بڕوای بەوە نییە کە دیموکراتی شتێکی گرنگ و پێویستە بۆ وڵات
يعني أو ديمقراطي كالعراق طبعا زور نيواناتشلا أوش لجير فشاري أمريكا كانوا هزكاني دروا بوروالته ما بابزن چونکە تۆ بڕوات بە دیموکراتی نەبێ ئیتر دیموکراتی چی جێبەجێەکەی ئەو هێزانەی لە عێراق با پێ بڵێم هێزی متتەڕف یعنی تونڕە و تونداژۆی دینی جنا حەشتی شعبی بۆ چیەوە لە عێراق حەشتی شعبی یعنی سوپای پاسدارانی ئێران ئەگەر تۆ دەوڵەت بەڕێوە بێت سوپات هەیە هێزی ئەمنیت هەیە کە بریتە لە ئاسایش و چی و چی ئەم هێزانە ئێستا تەیارن باشترین سیلاحیان پێ و دەعم ئەکرێن لە بەناو مەرجعیەت و ئەمانە بەڵام ئەم هێزانە ئەجندای چێ جێبەجێکەن لە عێراق ڕۆنا ئەجندای دەوڵەتێک جێبەجێکەن دەوڵەتی مەسهەبی تند چۆن پێی خۆشە هەرێمێک هەبێ ناوی هەرێمی کوردستان بێ دەوڵەت بەڕێوە بەرێ بەرەو پێش هەموو تەقەلاکانیش کران لە ڕێگەی لێدان لە کوردانی ڕۆژاوا لێرە درۆم ئەوەی کە دەوڵەتی چکە دراوسێمانە تورک کە مەشهورن تورک لە دێر زەمانەوە دەوڵەتی عوسمانی و حتا لە سەردەمی معتەسەما لەبەرەوەی دایکی معتەسەم کورد بوو تورک بوو هێزێکی تورکی هێنا پایتەختی لە بەغاوە گواشتەوە بۆ سامەڕا ئەو سامەڕای دروست کرد ئەو مەلەویەکە پێچاو پێچەکە ئەوانە لە کۆنەوە مەشهورن کە تونداژۆن کە تەنها تورک بەلایەنەوەشتە ئێمە کەوتونە نێوان سێ بەرداشەوە ئەم سێ بەرداشت یەکشت هەیە بۆ ڕووبوونەوەی کە بتوانین لەم سەردەمی عەولەمە و پەیوەندی بە جیهانەوە ئەو شتێش تەنها یەکڕزی خۆمانە تەنها ئەوەی ئێمە لەسەر پرسە استراتیجیەکان هاودەنگ یەک بین بەڵام بەداخەوە ئێستا بەغدا دەبینێ هێزگەلێک خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن من زۆر لەگەڵ ئۆپۆزیسیۆنم بەڵام ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی ئێسامە کەناڵێکی پارتیە دروست ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی بیەوێشتی من ئەچمە ناوی بەڵام ئەمە ئۆپۆزیسیۆن نییە قوارت هەیە ئەوێ بیڕوخێنێ ئەچێت سوور دەزانێت لە بەغاچیدا ئەگوزەرێ نە دیموکراتیە نەتیجەکەشمان بینیەوە هەمیشە قاوی ئەویان داخست چۆن نەوتەکە ڕادست بکرێ خەیاڵ و فەنتازیایەک و ژیانێکی زۆر بڵێ ئێستا کە بەغا ئەمەی بینیەوە هێزێک هەیە خۆی بەشدارە خۆی بنیاتنەری حکوومەتی هەرێمی کوردستانە سیرەوەیە بەشدارە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە چەندین وەزیر و جێگەری سەرۆک وەزیران و چێ بە هێزی پێشمەرگە ئەو هێزە لەگەڵ چەند هێزێک کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن بە بەردەوامی لە بەغا کنە ئەکەن بۆ ئەوەی قوارەی هەرێمی کوردستان بە تەواوەتی بچێتەوە بندەستی بەغا پێیان شەرم نییە ئێمە 100 ساڵە دەناڵێنین بۆی کوردستان 4 بەشە ئێستا ئەمان 2 بەشی کەمان بۆ زێر کوردستان 4 محافظەیە بیکەن بە 4 هینی فیدرالی لەبەر لە پێناوی ئەوەیە تۆزێ پارە زیار بخۆنیە یعنی ئەمە کێشەکەی ئێمە من پێم وایە ناکرێت وەکو دوا قسەگەر بتوانین لە کەمترین کاتە ناکرێت پێیان بڵێن یان نازانن سیاست چیە یاخود ئەوەتە نەتیجەکان خۆیان بینیانەوە طبعا ئەوەی لە پاریس کرا ئەو ناوی محکمەیە نازان چییە و ئەوەی لە بەغاش محکمەی بەناو فیدرالی طبعا تۆ ئەمە سیدکە محکمەی لۆغمێکی زۆر گەورەیە هەمووی بۆ ئەوە دانراوە کە فیدرالیەت لە عێراقانە منە چونکە نەسونە نەشیعە بڕوایان بە فیدرالی نییە ڕەن بێ کەمێک لەم لاو لە بەڵام ئێمە باسی زۆری ناوی سیاسەت مەدارانی عێراقەکەی دەکرێت پێیان بڵین ئێستا ئێمە پێویستمان بەوە هەیە ئەم هێزانەی کە هەن لەم بەتایبەتی هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی هێزە ئینکاری ناکرێت ڕابردویان هەیە خەباتیان هەیە هاوشان بوون لەگەڵ پارتی دیموکراتی ئەم حکوومەت دەست بەدەستەوانە ئێستا لە ئێستاە گرنگترین شت ئەوەیە ئێمە سەرۆشێکمانەیە کە سەرۆک بارزانانی مەرجعێکە ملت ئەو بە مەرجع دەزانن ئەم یعنی ئێمە دەمن داوا ئەەکەم لەو مەرجع بەڕێزە خەبات و هەوڵی 6 ساڵە خەباتەکە با ئەم خەباتەیشی لەسەر بێ بێن لەگەڵ ئەم هێزی دوو هەمە داونیشتن بکەن تیان بگەێنین بە هەر شتێک ڕازی دەبن بەڵام بە مەرجێک یەکڕیزی خەڵکی کوردستان و قوارەی هەرێم
وەکو خۆی بمێنێت. دنیا سپاس بۆ دکتۆر عومەر ڕەنگێنی وەکو مامۆستای زانکۆکە لەگەڵمانەوەی زۆر سپاس. خۆشەویستان و ئەزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.